بەڵێ وەکی هون ئاگادارن ینی ئەو وەزعێتێک و نەها لە ڕۆژ هەڵاتە بەڕاستی ینی هەیە ئەدامکردن هەیە بەڕاستی گرتن بەردەوامە و وەکی مەدیتمانی خەڵکێکی زۆر هاتوتە کوشتن بەڕاستی و ئەو ئێدام دەکارم بێژمیان لێ ئێستادا ئەو تشتێک و هەیە یعنی ئەو ئێدامێک و کە بەسەر خەڵکیدا دەسەپێنن ئەو شتی هەرە گرینگە و وەک نیگەرانێکی گەورە لە ناو خەڵکدایە لەبەرەوەی کە زۆر کەس تەمەنی وان ژێر تەمەن 18 ساڵەوە بە ئێدام محکوم دەکرێن وەکیتن هەر شتێک دیارە تونند و دیژەکە بەردەوامە و ڕژیمی ئیسلامی دیارە کۆماری ئیسلامی لەسەر سیاسەتی خۆی وەک لە دەستپێکەوە دیارە بە سیاسەتی کوشتن و لە ناوبردننی گەل و بە تایبەتی گەلی کورد دیارە لە کوردستان لەسەر سیاسەتی خۆی بەردەوامە و هەروە دیارە بە کوشتن و گرتنی گەل لەسەر شقامەکان و لە نێو ماڵەکاندا و بەڕفاندنی کەس و دیارە هەڕەشەکردن لە بنەماڵەی زیندانیان لەسەر سیاسەتی خۆی تا ئێستا شەر بەردەوامە. ینی ئەو شتێک کە بم هەیە بڵام ینی دیارە خەڵک بەردەوامە دەبەرەوەی کە خەڵک بەڕاستی ڕێگایەکی دیکەی نییە کۆماری ئیسلامی ڕێگایەکی بۆ خەڵک نهێشتۆتەوە کە بیان هەوێ ینی چاوەڕوانی ئەو شتەی بن ینی کۆماری ئیسلامی بە قەتڵکردن ناوبردنی خەڵک دەستی پێکردەوە و خەڵکی گەیاندوتە جێگایەکی ینی تۆ بتەوێت لەو کۆمەلگایی چاو لێ بکەی بنێری هیچ هیوایەک لە کۆمەلگادا نەماوە تۆ لە بواری ئیشەوە چاو لێ بکەی ئیش نییە کار نییە پارە نییە خەڵک لە وەزعێتێکی خراپدان ینی وەک ژن ئەمنیەت ینی لەو کۆمەلگایدا بەڕاستی بۆ ژنێک نییە و ژنان بە ڕۆژانە دێنە قەتڵکردن و لەسەر ئەو سیاسەتێک و کە کۆماری ئیسلامی لەو 33 ساڵێک دەرباز بوو ینی ئەم دەبینین ینی لە بنەماڵشدا بۆ ژن ئەمنیەتێک نییە لەبەر ئەو سیاسەتێک و ئەو پەروەردەیەک و لەلایەن کۆماری ئیسلامیەوە دیارە هاتەمەشاندن ینی ژن لە ناو ماڵیشدا ئەو ئەمنیەتێک و دەبێ هەیبێ نێتی وا دەتوانم بێژم بەگشتی خەڵک گەیشتونەتە ئاستێکی کە حازرن بمرن بەڵام ڕژیمی کۆماری ئیسلامیان ناوێ ئەو تشتە هەر بەردەوامە بەڵام کۆماری ئیسلامیش لە هەمبەر ئەو شتدا دیارە بە ترساندنی خەڵک کە سیاسەتی خۆیەتی و هەڕەشەکردن لە خەڵکو وە دواییدا دەبینین بە ئەدامکردنی خۆی لەسەر خەڵک بەردەوامە بەڵام خەڵک پاشەکشە ناکات و سەرهەڵدان لە شارەکان هەر هەیە ینی بەڕاستی چەند شت هەیە ینی نەتەنێ ینی ئەو توبێژی لەچکی خۆ باوی ژن یا ئەو تشتە بنانە پرسکرێک دیارە ئەو نییە بۆ ژنان وەک ژن ینی ژن لەو کۆمەلگاییدا بەڕاستی جگایەکی وی نییە کۆماری ئیسلامی لە دەستپێکەوە بە حەزفکردن و بێڕۆڵکردنی ژنان دیارە هاتە سەرکار و هێرشی خۆی لە دەستپێکەوە دیارە دش بەگەلی کوردیش دەستپێکرد منەکە بم هەوێ لەو لایەوە چاو لێ بکەم دیارە سیاسەتی خۆی ئاوا دەستپێکرد و بە وەزعیەتێک لەوێ هەیە و قانونێک کە لە قانونی ئەساسی وێدا دەرکراوە دەتوانم بێژم ئەگەر وەک ژن چاوی لێ بکەم بۆ ژن هیچ ئەمنیەتێک لەباری قانونی نییە ئێمە دەبینین ژنانی ما ئەگەر کەسێک بهێوێ هێرش بکاتە سەریان و ئەوان دفاع لە خۆیان بکەن دیسانەکانی وان محکومن دیسانەکانی وان دەکەون زیندان دیسانەکان ئەوان دەکوژێن و ئێدام دەکرێن بۆیە هیچ ئەمنیەتێک وەک ژن دەو کۆمەلگایدا بۆ ژنێک نییە و دیارە کێشە فەقەت لە چک نییە و ئەو لەچکە نەمادی کۆماری ئیسلامیە کە لە پێش ئەو لەچکە زۆر شتی تێدایە کە یەکێک لەوان ئەو شتەیەکە مرۆڤ ناتوانێت ئەو جوورێکە بە خۆی دەهێوێ ژیان بکات ژن هیچ ئازادێکی دەو کۆمەلگایدا نییە و ژن بە گشتی ڕۆڵی ژن حەزف کراوە نوە لە دەستپێکی هاتن سەرکاری کۆماری ئیسلامی و ژنەکان دیارە دەماڵە کرانەوە بێڕۆڵ کران پێشیان گرتراوە حتا ئەمە دیتمان لە نێو ئەو سیستمەدا بە شودانی ینی بە زەواجی مناڵی 13 ساڵ ینی کچێکی 13 ساڵ بتوانێت شو بکە هەموو ئەوانە و زۆر شتی دیکە کە دەرکرا هەمووی بۆ ئەوە بوو کە پێش لە ژنان بگرترێت کە ژنان پێشوەی کە بگەنە تەمەنێکی کە بتوانن فکر بکەنەوە کە لە چۆن و چ دەکەن و فکریان بگاتە ئەو جگایی پێشیان بگرترێ و لە ماڵەکان بکرێنەوە و پیاویش دیارە لەو کۆمەلگایەدا بەپێی ئەو پەروەردەی کۆماری ئیسلامی سازی کردەوە بە دیدی دیارە سیستمی پیاوسالاری چاو لە شتەکەی دەکا و ژن وەک کالایەک بۆ خۆی دەبینێ وەک شتێک کەرەسەیەکی خۆی دەبینێ و دیارە وەک شتێک زیندانیکردن و هێشتنەوەی ژن لە ماڵەکاندا و بێڕۆڵکردنی وان و ینی پێش ئەوەی کە ئەو هێز ئەکتیو بێتە کۆمەلگادا پێشی ئەو شتەی بگرێت بەڵام ئێمە دیتمان
دوای کوشتنی ژینا کە دیارە بەهۆی وەی کە ڕووسەری لەسەر بوو دیارە یەکێک لە شتەکانێتی چونیە کۆماری ئیسلامی دیارە ژن قبول ناکات دەگەڵ جەستەی ژن کێشەی هەیە و ژن وەک شتێک دەبینێت کە هەر شتێک بێتە پێش ژن دەتوانێت دەویدا گوناحکار بێ ژن دەتوانێت ینی وە گوناحێک کە دیارەوان لە دیدی خوانەوە دەبینن هەر شتێک بێت ینی ئەو کێشەی ژنە هەر شتێک بێتە پێشێ ژبەروی ئەو ژن وەک کێشەیەک دەبینێت و بەلکی ئەو تەش باش دەزانێت یان ئەو هێزەک و ژن هەیەی ئەگەر بکەوێتە گەر کۆماری ئیسلامی ئیدی ناتوانێت بەردەوام بێت لەبەروی دەکارم بێژم ینی کۆماری ئیسلامی زۆر لە هێزی ژندە کۆمەلگادا دەترسێت بۆیە بە هەموو هێزی خۆیەوە دیارە هێرش دەکاتە سەر ژنان و نایهەوێت کە ژنان ئەو جوورێک کە دیتمان کە ئەو هێزەی کە هاتە سەر شەقام و بە دروشمی ژن ژیان ئازادی دیارە دەستی پێکرد و هەموو ئێرانیشی دیارە بەگشتی گرتەوە ئەوە دەتوانم بڵام ئالتێرناتیوێکە دەبەرابەر ئەو سیاستانێک کە کۆماری ئیسلامی دەو تلوسە ساڵەدا دیارە کردی ژن ژیان ئازادی شتێکە کە هەموو ئەو شتانە نەرفی دەکاتەوە و لە بەرابەریاندا ڕادەوەستێ باسی ژن دەکا باسی ئازادی ژن دەکا مافی ژن دەکا باسی مافی ئینسان دەکا و تەواوی ئەو شتانێک کە دیارە ئەو چوارچێوەی ئازادی بۆ یەک ئینسان دەگرێتەوە باسی دەکا و کۆماری ئیسلامی نەیهێ ئەو شتێک قبول کات چونگنێ ئەگەر بیهێوێ دان بەو شتەیدا بنێت ینی کولی سیستمەکەی دەکەوێتە ژێر سوال و ئیدی ناتوانێت سیاسەتی خۆی بەردەوام بکە بۆیە ئێستادا ئێمە دەبینین گەل ڕاپەڕێوە نەتەنەی ڕۆژهەڵاتی کوردستان دیارە تەواوی ژنان بەگشتی و گەل بەگشتی بەڕاستی چونگنێ ئەوە یەکێک لە کێشەکانە کۆماری ئیسلامی لە هاتنە سەرکاریەوە دیارە بەوەی کە گەلانی پێکەوە بە شەڕدا بۆی کە نفرەت و دووڕوویی و دوژنایەتی دەبینی گەلاندا ساس بکە هەمیشە توانی بەو شێوەیە تا زمانێک خۆی بەردەوام بکە بەڵام دواتر ئێمە ئێستا دەبینین گەل چاوی کراوەتەوە ئێستا دەبینێ ئیدی ناتوانێت گەلیش بخاپێنێ بەڕاستی بەو سیاسەتانێک کە تا ئێستا بردوێتە پێشێ و ئەمە بۆ جاری یەکەم بەڕاستی لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان دیارە دەبینین هەمیشە دوژمن یا دەتوان بڵم ئێران و سیاسەتەکانی هەمیشە لەوەی ئیستفادەی کردەوە کە ئەگەر کورد سەرهەڵدانێکی کردبێ شتێک لە کوردستان دروست بوو بێت هەمیشە بە سیاسەتی وەی کە ئەوانەدان هەیە جودا بنەوە ئەوانە دوژمنی ئێمە ئەوانە خاکدا بەش دەکەن ئەوانە چ دەکەن توانیوێتی فارسەکان دیسانەکانی بێنێتەوە لای خۆی بەگشتی بێنێتەوە لای خۆی وە دیش بە کوردەکان بەکاریان بێنێ بەڵام بۆ جاری یەکەم ئەوی کە ژن نەمادی ئاشتێ بەڕاستی دروشمی ژن ژیان ئازادی یا فەلسفەی ژیانی ژن ژیان ئازادی توانی ئەوانە لێک کۆپ کاتەوە بێتی یەک دەنگێک و کە هەموو گەلانی ئێران بەگشتی نێتەنێ گەلی فارس گەلی عەرەب گەلی بەلوچ و تورکەکانیش تا ڕادەیەک بێ دەنگیان پێ نەکەن دەنگی یەکتر و لا یەکتر و لە هەمبەر کۆماری ئیسلامیەوە ڕاپۆستن بۆیە دەتوانم ئێستا بڵام هێزێکی گەورە هەیە دیش بە کۆماری ئیسلامی و بەڕاستی هیچی پێ ناکرێت و وەک هەمیشە وەکی کوتم بە سیاسەتی ئەوەی کە خەڵک بترسێنێ و بکوژێت کە دەماڵەکانیان بکاتەوە ئەو بەردەوامە و گەلیش دیارەکەی شوتە ئاستێکی بەڕاستی حەزرە جانی خۆی بدات بمرێت بەڵام ناتوانێت ئەو شێوە ژیانە چیدی کە قبول بکە و ئاوا بەردەوام بێت دیارە بەگشتی ترساوە ینی ئەو ڕژیم بەڕاستی ترساوە لەو هێرشێک کە دیارە لەلایەن خەڵکەوە کراوەتە سەری بۆیە ئەوەوە قسەیەک کوترا بەڵام قەت ئەوە نەکەوتە باری پراکتیکەوە ئەو شتە جێبەجێ نەکرا حتا ئەمە دوێنێ دیتمان دادستانی کولی ئێرانێ ئێلامی کرد کە ئەگەر کەسێک ئەو چوارچێوەی حیجاب ڕعایەت نەکا دەبێ هەڵسوکەوتی لەگەڵ بکرێت تبعید بکرێت یا ئەوەی کە محاکمە بکرێت و ئەمە دەبینی کە محاکمەکان بە شێوەی ئەعدامێکە کە بەسەر خەڵکدا دەیسەپێن و یا ئەوەی کە حکمی محاربە یا فەساد فی الئەرض دەدەن بەو کەسانی کە دیارە هاتوونەتە سەر شەقام و نا ئەوە شتێکە دیارە کۆماری ئیسلامی وەک هەمیشە دووڕوویی و ڕازنەبوون و سیاسەتی ببورن درۆ و ساسکردنی دوژمنایەتی و ئەوە ویستوێتی بەردەوام بێ بەڵام ئەو دووڕوویە و ئەو شتێکە کۆماری ئیسلامی هەیە بەڕاستی خەڵک ئێستا دەیناسن و ناتوانێت خەڵک بخاپێنێ و ناتوانێت بەو شێوە کارە چونێ ئەساساً کۆماری ئیسلامی بناغەکەی لەسەر ئەوە ساس کراوە و بەوەی کە گەشتێک لا ببا یا لای نەبا ناتوانێت گۆڕانکاری ساس بکە گۆڕانکارەکە گشتێ بنەڕەتێ و ئەگەر مرۆڤی هەیە بنەڕەتی ینی ئەو شتێکی گەلدەی هەوێ پێکی بێنێت کۆماری ئیسلامی هیچ شتێکی بۆ کوتن نییە و هیچ گۆڕانکارێک دەویدا ناتوانێت
هیچ جگایەک بگرێت چونگینێ کوشتارەکان و کوشتنەکان و زیندان و لە ناوبردن و قڕکردن و دیارە فەساد و دە و بێ ئەخلاقیەک کە لەو کۆمەلگایدا لەلایەن کۆماری سیاسەکانی کۆماری ئیسلامیەوە ئێستا لەو کۆمەلگایدا ساز بووە هیچ ڕێگایەکی نییە تەنیا ڕێگا ئەوەیە کە بەڕاستی خەڵک کۆماری ئیسلامی ناوێ و تەنیا هەدەف و ئامانجی خەڵکیش لە ناوبردی ئەوە کە بتوانن بەڕاستی کۆمەلگایەکی دموکراتیک ساز بکەن کە ئەو گەلانە بتوانن بە ئاشتیەوە تێدا ژیان بکەن نەک ئەوەی کە بەو دوژبنایەتیەوە چی دیکە دیارە خەڵک وشیار بۆتەوە ئەو شتێک قبول ناکات بۆ جاری یەکەمە بەڕاستی ئەم لە ئیرانێ دکارین بێژین لە کوردستان دیارە هەردەم لەو دەمێک و کە ینی ڕژیمی ئێران هاتە سەرکار گەلی کورد نەچوونە سەر سندوقان و ڕێی نەدەن بە کۆماری ئیسلامی یعنی ناگوتن نا ئەم ئەوی قبول ناکەین بەس ینی ئەمە دەبینین دێ ئێستادا ئەو شتێک کە گەلی کورد لە دەستپێکی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و نایەکەی پێکوت ئێستا ئەمە دەبینین دوای 33 ساڵ ئەمە دەبینین بۆ جاری یەکەمە وەکی کوتم یەکبوونێک ساز بوو هاودەنگیەک لە کولی ئێراندا ساز بوو بەگشتی ینی ئەو گەلێک و لە ئێراندا هەن وە بە دروشمی ژنجیان ئازادی دیارە ئەو یەکبوونە ساز بووە وەکی کوتم فەلسفەی ژنجیان ئازادی کە بە دروشمی ژنجیان ئازادی و ئێستا لە شقامەکان دەکوترێت ئالتێرناتیوێکە بۆ کۆماری ئیسلامی کە ئەو شتێک کە هەمبەری ویە ینی ئەو شتێک کە کۆماری ئیسلامی کردوێتی لە فەلسفەی ژنجیان ئازادیدا دیارە ڕێگا چارەیەکە بۆ تەواوی ئەوانە کە مرۆڤ بتوانێت ئەو کۆمەلگایە دووبارە ساز بکاتەوە تەنیا هیوای ئەو کۆمەلگایەی هەر ئەو ژنجیان ئازادەیە و توانێوێتی بۆ جاری یەکەم دەبەرابەر هەموو دوژمنایەتێکدا کە سیاسەتی کۆماری ئیسلامی یا ڕژیمی ئیسلامی سازی کردووە ببێتە ئالتێرناتیو ژنجیان ئازادێکە یەکدەنگیەکی ساز کردووە و بۆ جاری یەکەمە ڕژیمی ئێران نەیتوانێەوە سەر بکەوێت چون هەمیشە وەکی کوتم گەلی کورد و تورک کە دیارە لە پەنایەکتر ژیان دەکەن و جوغرافیاییدا کە ئێستا ئێران دەستی بەسەرداگرتەوە وەک وڵاتی کوردستان مەسەلەن یەکێک لە کەشکان ئەوەیە کە هەمیشە ئەوانەی پێکەوە بەشەرداوە بۆی کە بتوانێت بۆ خۆی سەر بکەوێت و ئەوان لەو دوژمنایەتیدا ڕابگرێت یا گەلی فارس گەلی بەلوچ عەرەب هەمویان بەجێ یەکتر بەکاربێنێت کە بتوانێت خۆی بەردەوام بکات بەڵام بۆ جاری یەکەم ئەمە دەبینین کۆماری ئیسلامی سەر نەکەوت و بۆ جاری یەکەم دەبینین خەڵک هەموو بە یەک دروشم بە یەک دەنگ و بە یەک ئامانج هاتە سەر شەقامەکان و دژ بە کۆماری ئیسلامی ڕاوەستا بۆیە هیوایەکی زۆر مەزن هەیە یان گەلێک مەزن هەیە کە ئەو بگاتە سەرکەوتن ژبەرێک و ینی من گوت ینی ئەو تشتێکی دن نییە ینی کۆماری ئیسلامی هاتیە داوی ژبەری ینی ئەو سیاسەتی کە کۆماری ئیسلامی ئەنجامیدا لە ئەنجامی سیاسەتی خۆی گەیشتە داوی ینی ئەو ڕێکارێک نییە ڕێچارەیەکی نییە بۆ خەڵک کە بتوانێت ئەو وەزعیەتە دیسان چاک بکاتەوە بتوانێت ئاشتی ساز بکات کە قەت نێشت و ئاشتی دژ بە ئاشتی بۆ هەمیشە بتوانێت جگایەک کۆمەلگایەک ساز بکە کە ژن تێدا بتوانێت ئەمنیەتی هەبێ و ئەوە کارکردنێکی زۆر دەبێت کۆماری ئیسلامی بە درێژایی 33 ساڵی تەمەنی خۆی دیارە کاری بەجی ئەو شتەیەوە کردووە ئەمنیەت و ئەخلاق و هەر شتێکی دیارە لە کۆمەلگادا لە ناو بردو و گەیشتوتە بێت چارەیەک دەتوانم بڵم کۆماری ئیسلامی وە خەڵکیش چی دیکە نەبڕوە بە سیاسەتەکانی دەکاونە هیچ گۆڕانکارێک دەتوانێت چارەساز بێت و 100% ئەو بگاتە سەرکەوتن ینی ئەو سەرهەڵدانانە نەتیجە بگرێ و بگاتە سەرکەوت